باز لە کەرتی کشت و کاڵەکەین. کەرتی کشت و کاڵ یەکێکە لە کۆڵەکە گرنگەکانی ئابووری لە وڵاتدا. ئەپرسین کە کەرتی کشت و کاڵ سێکتەری کشت و کاڵ بەگشتی لە هەرێمی کوردستانە تا چەند گرنگی پێدراوە و ئەو گرفتانەی کە لە بەردەم کەرتی کشت و کاڵان لە هەرێمی کوردستاندا لەکوێدایە و هەروەها بەرەو پێشچوونەکانی کەرتی کشت و کاڵ لە هەرێمی کوردستان لە چه ئاستێکدایە. بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرە میوانداری زۆر بەڕێز مامۆستا مەحموود کەریم پرۆفیسۆر یاریدەر و ماستەر لە ئابووری کشت و کاڵ میوانە لامان. مامۆستا مەحموود سڵاوت لێبێ ئەم کاتت سڵاو لە جەناویشتان و سپاستانەکەم و هیوادارم ئیمڕۆمان لە دوێنێ باشتر بێ و سبەینێمان لە ئیمڕۆ باشتر بێت و قەت نەڵێن ساڵ بە ساڵ خۆزگان بە پار و هەوڵ بدەین و سەرکەوتو. ئێستا ئەوە ئەبینین ئێستا ئەوە هەیە لە کەرتی کشت و کاڵە مامۆستا؟ لە کەرتی کشت و کاڵە نە ئەوە نییە، بەڵام بەعام بەڵێ مامۆستا ئەگەر سەرەتا وا دەست پێ بکەین کشت و کاڵ یان ئابووری کشت و کاڵ چییە؟ ئابووری کشت و کاڵ خۆی لە بنەڕەتە هەڵسوکەوتی جوتیارەگرێتەوە. ئیتر جوتیار ئەگەر جوتیاری سادەی خۆمان بێ یا پرۆژە کشت و کاڵیەکان بێ لە هەوڵدان بۆ ئەوەی زۆرترین بەرهەم بەدەست بێنێ بە کەمترین تێچوون. ئەمە ئابووری کشت و کاڵەوە زۆر شتیشەگرێتەوە، کۆمەڵگای لادەیەگرێتەوە، سیاسەتی کشت و کاڵیەگرێتەوە، پلاندانانی کشت و کاڵیەگرێتەوە، شت زۆرەگرێتەوە، یعنی فراوانە ماناکەی. سەر باشە مامۆستا ئێمە لە کوردستان بانەڵێن کەرتی کشت و کاڵمان هەرنیە یان لاوازە یان سامانی ئەومان نییە. بۆ نمونێ ما هەر لە سامانیەوە 27 ملیار مەتر سێجا ئاوی سازگار و شیرینمان هەیە، زیاتر لە 48 ملیار دۆنم زەویمان هەیە بۆ کشت و کاڵ. بەڵام بۆچی تا ئێستا ئێمە کەرتی کشت و کاڵمان بۆ بەرهەمەکان پشت بە دەرەوە ئەبەستین، بۆچی بەرهەمەکانی خۆمان لە ناوخۆی وڵاتە ساغ نابێتەوە؟ بەڵێ لە ڕاستیە بەهۆی بارودۆخی کوردستانەوە تەبعاً لە شەستەکانەوە تا ئێستا کوردستان ئارامی بەخۆیەوە نەبینیوە و هەروەها ئەو حکوومەتانەی کە هاتوون لەبەرەوەی نەوت و پارەیش تریان لەبەردەسا بووە، داهاتی تریان لەبەردەسا بووە، زۆر بایەخێن نەداوە بە مەسەلەی کشت و کاڵی و فەلسەفە و سیاسەت و ستراتیژیەت و ئامانجی حکوومەتەکان بەرەو دابینکردنی ئەمنی خۆراکی و ئاسایش خۆراک نەبووە. هەر خەریکی شەڕ و شۆڕ و ئەو بەزمانە بوون. هەرچەنە تۆزێ حەزەکەم تۆزێ دەنگتان بەرزکەنەوە گوێم باش. مامۆستا ئەگەر باسی سوودەکانی کشت و کاڵ بکەین بە تایبەت لە هەموو ڕوەکانەوە لە ڕووی ئابووریەوە بەڵام لە هەردوو باڵی ڕوەکی و ئاژەڵیشە. بەڵێ کشت و کاڵ لە ڕاستیە کەوتی کشت و کاڵ خەڵک وا تێئەگا بەروبوومی ڕوەکی، بەس خۆی لە حەقیقەتە دوو باڵە، بەروبوومی ڕوەکیە و بەروبوومی ئاژەڵیشە. کشت و کاڵ بێگومان کۆنترین پیشەی مرۆڤە و مرۆڤ دوای بەسەربردنی چرخە بەردینەکان لە کۆتایی چرخە بەردینەکانە ئیتر هاتووەتە قەراقی چەم و ڕووبارەکان. کشت و کاڵیان پێشتر تەبعاً بەروبوومی خۆڕسکی درەختەکانیان کۆ کردوتە خواردویانە، ڕێگی درەختەکانیان کۆ کردوتە خۆڕن، ئاژەڵی کێویان کشتووە خواردویانە. بەڵام دوای لە کۆتایی چرخە بەردینەکانە هاتوونتە قەراقی چەم و ڕووبارەکان، گوندی کشت و کاڵیان دروست کردووە. ئیتر بە شێوەیەکی ئابووریانە گەنم و جۆ و گەنمەشامی لە کوردستانە ئیسفات بۆ کە چێنراوە و هەروەها و ئاژەڵانی کە هاوڕێی مرۆڤ بوون، هاوڕێی مرۆڤ تا ئێستا زۆر بەیان دەستیان کردووە بە بەخێوکردنیان و ژیانی شوانکارە دەستی پێ کردووە و سەید و عەبد دەرکەوتووە وردە وردە. ئیتر دوای ئەوەش عێراق و ئەم مەنتیقەیە چەندین ساڵتەنەت و پاشایەتی و خەلافەت و داگیرکردنێکەوە بۆ داگیرکردنێکی کە چووە هەمووی مەستیەوەی دەوڵەمەند بۆ بەروبوومی کشت و کاڵی پیشەسازی نەبووە، شۆڕشی پیشەسازی نەبووە، هەر کشت و کاڵی بووە. لەبەرەوە وڵاتەکان یەکتریان داگیر کردووە بۆ ئەوەی خۆراکی خۆیان و ئاژەڵەکانیان دابین بکەن. بەنسبەت عێراقیشەوە لە سەردەمی کە عێراق دروست بۆ کوردستانیشی پێوە لێکێنراوە، لە سەردەمی پاشایەتیە هەر یاسا کۆنەکانی سەردەمی عوسمانی و ئەوانە جێبەجێ کراوە. ئەوە خاوەن مڵکی گەورە هەبووە و فەلاحیش بۆ خاوەن مڵکەکان ئیشیان کردووە. بەڵام دوای هاتنی عەبدولکەریم قاسم یاسای چاکسازی کشت و کاڵی ژمارە 30 ساڵی 1950 دەرکرد. ئەوە قۆناغی گۆڕانکارێکی گەورە بوو لە
بدواخی کشتتوکاڵی لە عێراقا و هەروەها ئەحمە حەسەن بەکر یاسای ژمارە 1970 ساڵی 1960 ساڵی 1970 دەرکرد ئارامیەک لە کوردستان و لە عێراقا بەهۆی بەیانی یانزە ئازارەوە هاتە ئاراوە سەردەمی عەبدولکەریم قاسم و سەردەمی عەبدولکەریم قاسم شەڕ و شۆڕ نەهێشت شت بکات شتێک کرد بەس شەڕ و شۆڕ نەهێشت ئەحمە حەسەن بەکر ئارامێکی ڕێژەیان هێنایە ئاراوە لە سەردەمی ئەحمە حەسەن بەکرا سەردەمی زێڕنی کشتتوکاڵ بووە لە عێراقا ئیتر دوایەوە سەدام هاتەوە هەمووی ڕووخا و گوندەکان ڕووخا و شەڕی کورد و شەڕی خۆمان ناو خۆ بەخۆی خۆمان و شەڕی حکوومەت و شەڕی ئەمریکا و عێراق و شەڕی ئەمریکا و عێراقی 2023 و هاتنە کە ئارای نەوتەوە وای کرد کە کشتتوکاڵ پشتگوێ بخرێ ئەمە تقریبا مێژوێکی کشتتوکاڵە بەڵام سوودەکانی کشتتوکاڵ ئەوە معلومە خۆراکی مرۆڤە مرۆڤ بەبێ کشتتوکاڵ ناژی لەبەرەوەی بەبێ خۆراک ناژی لەبەرەوە سەرچاوی خۆراک و دەرمان و هەنێ لە پۆشاکی مرۆڤە سەرچاوی هەلی کارە بە تایبەتی بۆ ئەو دەوڵەتانەی کە لە ڕووی پیشسازی بازرگانیەوەوانەوە پێشکەوتون نین هەلی کارە بۆ ڕێژەیەکی زۆر لە دانیشتوان بە تاڵە کەمەکاتەوە سەرچاوی پیشەسازی خۆراکە سەرچاوی ئەگەر زیادە هەبێ بۆ بازرگانی بەکاری هێنی و پارە بۆیەت ئەتوانی کشتتوکاڵ ئەتوانێت ئەو بەتاڵیەی لە کەرتەکانی ترا هەیە بقۆزێتەوە مەسەرەن فەلاح هینی زۆرە کوڕی زۆرە ئەچێت لە کەرتەکانی تر تعینە بێت لە سەربازی لە مەدەنی لەو شەلان سەربەنجاڕۆ من ئەمە نمونەیەکیش بخەمەڕۆ ئەم ساڵ 600,000 تۆن پەتاتە بەرهەم هاتووە لە هەرێمی کوردستاندا کە جیاواز لە دە جۆر جیاوازی پەتاتەیە کە ئەمە نزیکەی لە بازارەکان ئەکاتە 500 میلیۆن دلار لە بازارەکانە جا بە پێی وتەی جوتیارێک ئەڵێ ئەمە بۆ نرخی هەر کیلۆیەک لە کاتی بەرهەمهێنانیە نزیکی 300 دینار ئەبێ ئەمە خەرجیەکەی بکەین بەڵام کاتێک کە ئەیفرۆشنەوە لە بازارەکان 150 بۆ 200 دینارە ئەمە چی بکەین بۆ ئەوەی کە بەرهەمەکانی ناوخۆمان ساق بێتەوە بۆی جوتیارەکانیش پشت بەکەرتی کشتتوکاڵ بەس لەبەر ئێمە ساردبوونەوە بۆ ئەوانیش ڕوو ئەیە لەو کاتەیە ئەوە لە پێشنیارەکانە باسم کردووە بەڵام خۆی کێشەی کەرتی کشتتوکاڵی چییە؟ کێشەی کەرتی کشتتوکاڵی یەکەم ئەوەیە لەژێر کاریگەری کارەساتە سروشتەکان نایە وشکە ساڵیە سەرمایە گەرمایە حەشەراتە نەخۆشیە ماوەی بەرهەمهێنانەکەی زۆرە مەسەرەن هیوا هەیە 50 ڕۆژی پێچی هیوا هەیە 2 مانگی پێچی هیوا هەیە 3 مانگی 8 مانگی پێچێ ماوەی بەرهەمهێنانەکەی زۆرە خەرجیەکەی زۆرە لە چاو داهاتەکەیە خەرجی زۆرە لە چاو داهاتەکە هەنێ جار ئەگەر با بڵێن کە توژێر کاریگەری قانونی کورتێنانی بەرهەمەوە کشتتوکاڵ چۆنە مەسەن مریشک ئەگەر لە 53 ڕۆژ زیاتر بەخێویکەی تۆ ئەو مەسەرفەی تایەکەی ئەوەنە گۆشت ناگرێ وردە و لە ئیتر کورتێنان ئەهێنێت لە داهاتەکەیە بەنسبەت ئەوە کە ئێمە ئەڵێن ئەنتاجی پەتاتەمان هەیە و ئەنتاجی هەنارمان هەیە و بەشی خۆمانمان هیچی وانە لەبەر چی لەبەرەوە ئێمە ئەو پەتاتە و هەنار و شتانەی کە هەمانە یا ئەو گەنمەی کە هەمانەوە سایلۆ نییە گەنمەکانی خۆمان لێوە تیاوەرگرین ئیدن بە عێراق ساردخانە نییە ئەو سەوزە و میوانە ڕۆژانە هینە بێ یەکسەر بە نرخێکی گونجاو لە فەلاحی وەرگرین و لە ساردخانەکانە داینێن و بە شێوەیەکی ڕۆژانە بخەین ئێمە کێشەی هەڵگرتنەکەیمان هەیە لە دوای بەرهەمهێنانەوە مشکلەکەمان ئەی چۆن خەزم و تەسویق خۆ هەر ئەنتاج مهم نییە دابشکردنەکەی مهمە ئاڵگوارکردنەکەی مهمە بەکاربردنەکەی مهمە حکوومەت ئەبێ ئاگای لە جوتیاریش بێ و ئاگای لە بەکاربەریش بێ من موظفم ئەو جوتیارە ئەویش زەرەر نەکە منیش زەرەر نەکەم باش لەبەرەوە ئێمە ئەوەی کە ئێڵێن لەبەر نەبوونی سایلۆ ساردخانە و شوێنی هەڵگرتن بە ئەنتاجیشمان زۆر بێ هیچ ماوەی 1-2 مانگە و نامێنێت تر هاوردەیەکەین باشە مامۆستا بۆ بیر لەوە ناکرێتەوە جوتیارەکان ساڵانە تووشی ئەم گرفتابنەوە کە بەرهەمەکانیان ساغ نابێتەوە لە بازارڕا کە ئەیبینین هەندێک لە جوتیارەکان بەرهەمەکانیان نرخانە سەر شەقام و سیارە بە سەریا بڕوات زۆر لەمانە ئەبینین بەرهەمی خەیارمان زۆرە بەرهەمی پەتاتەمان زۆرە بۆ بیر لە شتی تر ناکرێتەوە تا ببێتە شوێنگرەوەیەک و داهاتی باشتریشی هەبێت لە حقیقەتە ئێمە دەوڵەتەکانی دەور و پشمان منافەسەمانەکەن ئێران لە سەردەمی حکوومەتی باسە چونکە حودود کراوە نەبوو شتی جوتیار پارەیە کرد هەرچەنە ئەوش بەو شێوەیە ساردخان سایلۆ ساردخانە و شتی وای زۆری بەو شێوەیە بەڵام خەڵکە دانیشتوانەکە کەمتر بوو بەرهەمەکە زیاتر بوو ئەمانە با بڵێن ئەو وەختە جوتیار تەماتەی گردەنازیە برد بۆ کۆیت
خياري شارە زۆریە بردبووە باسەرە بەڵێ. ماسەران ئێستا تقریبان ئێمە منافە ئێران و تورکیا و دەوڵەتەکانی دراوسێمان منافەسەی جوتیارەکانی ئێمەگەن چۆن سیرەکەی تەماتەی ئێرانیەتە ئێرە ئێمە بە 500 دیناری کڕین بەڵام تەماتەی خۆمان 1500 ئێکەواتە خەڵک ڕێجا من 500 دیناریکە کرد بەڵام مامۆستا ئەو تەماتێ و تەماتەیە ئەو تەماتەیە ئەو تەماتە بەعام ئەو تەماتەیە بەڵام ڕەنگە تام و تامی فەرقی. بەپێی تەبیعەتی ئیستیهلاکی بەڵێ، بەڵێ. خۆمان زۆر ئەم تەماتەیە خۆمان خۆشتر بێت لەوە بەڵام زۆر گرانە بۆ کابراایکی دەخلی مەحدود موظفە تەوان هەرزانەکە باشترە بۆچی لەبەرەوە حکوومەتەکانی ئەوێ پاڵپشتی جوتیارەکەن لە هەموو پرۆسەی کشت و کاڵێکە شارێکە. وای لێک جوتیارەکە وەکو وایە بیشی فرۆشێ بە سیارێکی زۆر بچوو هەر قازانجەکە لەبەرەوە حکومت پاڵپشتێکە ئێمە لێرە حکومت پاڵپشتی جوتیار ناکە گرانەکەوێت وەکو وتمان زۆر گرانەکەوێت ئەگەر بیفرۆشێ بە هەرزان جوتیارەکە زەرەرکە خۆلەیکە باشترە لەبەرەوە ئەبێ حکومت پاڵپشتی جوتیار بکە بۆ ئەوەی ئێمەش هەروەها وتمان ساردخانە و سایلوانش هەبێ بۆ ئەو بەرهەمەزیایی ڕۆژانایە حکومت کاکە خۆی تیجارەتی پێوە بکە و تیجارەت بە نەوتەوە ناکە با تیجارەت بە کشت و کاڵیش ئەمە زۆر چۆنەکرێ باشە. مامۆستا ئەمە چۆن لە سامانی نەوتەوە بینە سەر سامانی کشت و کاڵ و گرنگی بە سامانی کشت و کاڵ بدرێت وەک لایەنێکی کاکە، ئابووری سامان- سەرەکی سەیر بکرێت سامانی نەوت بە پێی هەموو پێوەرە زانستیەکان سامانێکی شاراوەیە خوا داوێتی بەو میلەتە کە لەسەر زەویەکەی ئەژی سامانێکی شاراوەیە مڵکی وەچەکانی داهاتوومانە مڵکی ئێمە نییە دەرهێنانی و دەست بۆ بردننی نەوت و کانزاکان ئەگەر پێویستی و پێی نەبێ زیاد لە پێویست مەسئولیەتی ئەخلاقی تایە نابێت دەسی بۆ بین چونکە هیچ باش مامۆستا چۆن کەرتی کشت و کاڵ بەرەو پێش بەرین باشە چۆن وا لە جوتیارەکان بکەین هانیان بین کاری باشتر بکەن بەرهەمی باشتریان هەبێت و گرنگی بە سامانی کشت و کاڵ بگیرێت لە ڕووی ئابووریەوە بەڵێ طبعا بارودۆخی وڵاتەکە ئەزانێ ئەگەر هەموو استراتێژێکی پەرەپێدانی ئابووری و پەرەپێدانی کشت و کاڵیش لە ناو پەرەپێدانی ئابووریە پێویستی بە ئارامی هەمیشەیی هەیە بەڵێ. پێویستی بە سەروەری یاسا هەیە پێویستی بە دیموکراتیەتی ڕاستەقینە هەیە پێویستی بە مافی مرۆڤ پاراستنی مافی مرۆڤ هەیە دوورکەوتنەوە لە فەسادی گەندەڵی باڵێن لە قاچاقشێتی لە خراپی دابشکردنی سامان هەموو پەرەپێدانێکی ئابووری پەیوەندی بەم شتانەوە هەیە وە پەیوەندی بە فەلسەفەی حکمەوە هەیە فەلسەفەی حکم ئایدۆلۆژیەتی حکم استراتیژیەتی حکم ئامانجی حکم لە خزمەتکردنی خەڵک یاخد لە خزمەت نەکردنی خەڵک پەیوەندی بەو شتانەوە هەیە جا هەنێ ڕاستفاردە هەیە کە پێویستە بیزانین ئەگەر ئێمە حکومەتمان هەبێ یا دەوڵەتمان هەبێ یا هەر میلەتێکی تریش یەکەم استراتیژیەتی پەرەپێدانی ئابووری هاوسەنگە هاوسەنگ هەیە با ئێمە بڕین لە کشت و کاڵەوە دەست پێکەین فەقیرترین لە دەوڵەتە دەوڵەمەنەکان یەکەم ئەبێ لە سادەی کەمتر لە بوجەی وڵاتەکەی بۆ تەرخان نەکرێت چونکەەوە ژێرخانی ئابووریە ئەگەر کشت و کاڵێن نەبوو ئەگەر خۆراکن نەبوو قمبەلەی نەوەویش هەبێ وەکو هیچی نەبێ وایە خۆراک لە قمبەلەی نەوەوی مهمترە لەبەرەوە ئاسایشی خۆراک ئەبێت لە سادەی ئەگەر بتەوێت خزمەتی وڵاتەکە بکەی خزمەتی خەڵکەکە بکەی خەڵکە برسیوتین و نەبێ ئەبێت لە سادەی بوجەی ساڵانەی بۆ تەرخان بکرێن کە ئێمە لێرە لە کوردستان لە ساڵ یەکیشی بۆ تەرخان ناکرێت ئەمە ئەوە دووهام ئەم شار و شارۆچکە و لادیانە بەسەر ئەم زەویە کشت و کاڵیانە ئەکشیە و کەس نییە برێچیەکەی نابێەوە پلانی ئەبێ پلان هەبێ بۆ شار و لادێ و ئەی سبەینێ ئەو زەویە کشت و کاڵیانە نەما هەمووی بوو لادە و شار لەکوێ تەنەکەیە گەنمەکەی لەکوێ کشت و کاڵەکەیت و ئاسایشی خۆراکی خۆی جێبەجێکە بێ ڕێگە بگری و با لە جیاتی ئەوەی بکشێ بەسەر ئەم زەویە کشت و کاڵیانە بەستونی نیشتەجێ بوون دروست کرێت نەک ئاسوایی هەروەها مەسەلەن دروستکردنی وەکووتمان بەنداو ئێمە زیاد یعنی بەن بە ژمارە نەیڵێم نەوەکو دەقیق نەبم بەڵام شوێنی زۆرمان هەیە بۆ دروستکردنی بەنداو باران و بەفری زۆرمان هەیە
شوێنەکانی و کارێز و چەم و ڕووباری زۆرمان هەیە شوێنی دۆڵ و شیوی زۆرمان هەیە بۆ دروستکردنی ڕووبار گۆما و بەندا و گۆما و ئێستا ئێمە لە کوردستانە 3 بەنداوای هەرزەکان حکوومەتی عراقی دروستی کردووە بە شەرتێ شوێن سەدی بێخمە ئەگەر بێڵن بکرێت وەکو ئەڵێن نایڵن بکرێ من نازانم ڕاستە یا ڕاست نییە ئەگەر بێڵن بکرێ بەقە هەر 3 بەنداوەکە زیاتر ئاوی گلەداتەوە بەشی هەموو کوردستانەکان باش بابینە سەر بابەتێکی دیکە لە بەرهەمی کشت و کاڵیا کە لە گرنگترینە ئەویش پاکێجینگ و گواستنەوەیەتی لەوانەیە مەزەبەمان کاتێک کە بەرهەمێکی کوردی ئەبینین تامێکی خۆشی هەیە بەڵام بەوە ناسراوە کە شێوەیەکی جوانی نییە بەڵام ئێمە کە بەرهەمێکی دەرەوە بینی شێوەیەکی جوان و هەندێک جوتیارەکانمان کاتێک کە بەرهەمەکانیان لەکەنەوە تا ئاگاتە ئەو شوێنە لەوانەیە لەو پلاسکۆی کەتیایەتی زیاتر لە 2 کیلۆی بەزیا بڕات ینی لە کاتی گواستنەوە و لێکردنەوە و پاکێجینگەکە جوتیارەکە بە بازارکردنی پێڵێن تەسویق ئەو پاکێجینە تەرویجی پێڵێن ینی ڕغبەت پیاکردن سەیرەکە ئێمە تەبعاً ئەو مەسەلەی تەسویق لە کۆکردنەوەی بەروبوومەکەەوە دەست پێەکەن مەسەن فەلاحەکە بەروبوومەکەی کۆکاتەوە ئەبێ پاک و پیسیکە ئەبێ خراپەکەی لێلابە کەواتە نەتیجە جوتیارەکان خۆشیان کەم تەرخەمن لەو بوارەیە ئێمە سیاسەتی تەسویقیمان هەر نییە سیاسەتی بازارکردمان نییە نەحکومەت و جوتیارەکانە ئەگینا خۆی پێڵێن فەرز و تەدریج و پاک و پیسکردن پیسەکەی لێ لابەی چاکەکان لێ جیاکەیتەوە گەورە و بچووکی لێ جیاکەیتەوە مەسە هێلکەی گەورە و هێلکەی بچووک بامەی گەورە و بامەی بچووک تەماتەی یعنی دوای ئەوە یەی چۆن وەکو جەناب تەفەرمووی ئەیکێتە سنووقەوە ئەیکێتە کیسەوە ئەیکێتە شوشەوە ئەیکێتە چی بە شێوەیەکی جوان هینیەکە اینجا گواستنەوەی خەزنکردنی و اینجا گواستنەوەی و اینجا بە بازارکردنی ئێمە سیاسەتی تەسویقیمان نییە باش مامۆستا چۆن جوتیارەکان بتوانن کارێک بکەن ئەمە پەیوەندی بە حکوومەتەوە نییە جوتیارەکە چۆن بتوانێت کارێک بکات لە زەویەکەی خۆیان کە زەویەکی زۆر باشی بەپیتمان هەیە لە هەرێمی کوردستانە دەشتی شارەزوو بە نمونە وەرگرین بەرهەمێکی هەبێت کە لە تەواوی دنیای ئەم بەرهەمە بناسرێتەوە کە ئەمە بەرهەمی کوردستانە وەک چۆن ئەڵین پەنیری هۆڵندی بوتری ئەم بەرهەمە بەرهەمی کوردستانە ئەوە بە هەمان شێوە کەوتە سەر ئیرادەی حکومەت ئەگەر بیاوێ ئاژەڵی بەرهەم بەرز بهێنێ ئەگەر بیاوێ ڕوە دانەوەڵەی بەرهەم بەرز بێنێ میوەی بەرهەم بەرز بێنێ هینەکانی خۆمان خۆماڵین بەرهەم بەرز نین بەڵام لە دنیا ئەبێ بگەڕێ بڵێ بزانی زانستی کشت و کاڵی گەیشتوەتە چه ئاستێک و ئەو ڕووەکە بەرهەم بەرزانەی ئەو ئاژەڵە بەرهەم بەرزانەی کە ئەگونجێ بۆ وڵاتی خۆمان بیهێنن بەڵام لە هەمان کاتیشا ئەبێ حکوومەت بایەخ بدا بە یعنی گرنتی بدا حکوومەت گرنتی بدا بە جوتیارەکە وەکو سەردەمی بەعز گرنتیاندا لە هەنێشون سەردەمی ئەحمە حەسەن بەکرد گرنتی بدا بڵێ کاکە گەنمەکە لێوەرەگرم بڵێ کاکە بەرهەمەکە هەموو لێوەرەگرم من خۆم شوێنم کەیفی خۆتە من بە پارەی چاک لێوەرەگرم و ئەی ڕێژمە ئاو تۆ قجێ بەسەرەوە حکوومەت ئەبێ گرنتی بدا کە فەلاحەکە زەرەر ناکە ئەم بەرهەمە وەرەگرێتەوە ئەم مانگای هۆڵندی ئەهێن سەردەمی بەعز گای هۆڵندیانی هێنیان کردە گاگەلی خەڵکەکەەوە بۆ ئەوەی گوێرەکەی هۆڵندی ببێت ئیسە قەینا تۆ ئەگەر هێنات گرنتی بەرێ بڵێ من قەرزتەیەمێ سلفەتەیەمێ بانکی کشتتوکاری بڕە کراوەیە چۆن پار ڕاکێشە و بەرهەمەکەیشت لێ وەرئەگرم نایڵم زەرەر بکەیت حتاگەر ماڵەکەیشی مرد بۆ تعویزەکەمەوە ئەبێ پاڵپشتی فەلاح بکەیت ئەگەر پاڵپشتی فەلاح نەکەی کەرتی کشتتوکاری ناتوانرێ پێش بخرێت لەبەر ئەوە وەکو وتمان بەنداوە سایلۆیە مەسەلەن ئەم لادێ و شتانەوە ڕێک و پێکی بکەن بایەخ بدەن بە ڕێگا کشتتوکاریە تازەکان ڕێگەی کشتتوکاری فراوانبوونی ئاسوایی ستونی بەیەتی پلاسیکیە ماڵتیسپانە نازانم ئەو شوێنانەی کە بەردەوامەتوانی زەراحەتی تیا بکەیت و مەساحەیەکی کەمش لە زەوی بە مەرجی وەرگرتنی بەرهەمەکەی نەک بهێنێ لەبەر محکەمە مامۆستا بەیتی پلاستیکی تا چۆن کاریگەری هەیە لەسەر دابەزینی ئاستی کوالێتی بەرهەمەکان بۆچی کوڵەتی بەرهەم دابەزێنێ هیچ خیارێک لە ناو بیت تا بێت خیارێک لە دەرەوە بیت بێت
ئەوان نییە ئەوە ئەکەوێتە سەر بەکارهێنانی وەکو ئەڵێن هۆرمۆن بەکارهێن نازانم چی لە مەحادەمانە وڵان هۆرمۆن بەکارهێنە هیچیش و ئەنتاجی زۆرە و تەماتە و خيار وهموش تكشمان مالتيسبان بولا تاما فرقك مامۆستا ئەمە ئەم خيارەکە لە بەیتابێ فەرقی هەیە لەگەڵ خيارێک لە دەرەوە بێت لە تام و بۆنیش فەرقەکە خياري زوو هیچ جۆرە سەمادێک هیچ جۆرە دەرمانێک لەبەرەوەی دانیشتوان کەم بوو خۆراکەکە بەشی هەموو کەسێکی کرد هیچ جۆرە دەرمان و سەمادێکیان بەکار نێنی هاو زیاویشمان هەبوو بەڵام ئێستا دانیشتوان زۆر بووە و پێبیشی بە بەرهەمی زیاترە و اینجا ئەو وەسائلانە هەیە کە بەرهەمەکان زیاد بێ سەمادە و مەسەلەن هەر شتێک کا پێویست بێ بۆ گەشە بۆ گەشەی ڕووەکەکە بێ یا بۆ گەشەی بەرهەمەکە بێ دەتوانرێ بەکاربهێنی باوەڕ ناکەم ئەو زەرەرەی هەبێکە بەس ئێمە وەکوتم سروشتی خۆراکی خۆمان تەبیعەتی ئیسلاکی خۆمان وایە حەز لە خۆماڵیە کۆنەکەیەکەین و حەز ئێستا بنیشەڵێم جاران لەو دەشتەوە ڕۆیشتی بۆنی خێرا بۆنی تەماتەوە ئێستا شتە بێتە پلاستیکەش ئەو بوونە ناویست تێرین تقریبان تۆزێ تێری بەڵام باز لەواکرێت کە ئەوەنە مادی کیمیایی بۆ بەکارە هێنرێت کە بەرهەمەک بۆی بەرهەمەکە زۆر زیاتر بێ زووتر گەشە بکە وەکوتم کشت و کاڵ لەژێر کاریگەری کورتێنانی بەرهەمایە ناچاری بۆ شێوە بڕگەیتەوە لە حد زیاتر سەماد بەکار بهێنی کشت و کاڵەکە لە جیاتەوە بەری زۆر بگرێ سووتێ مریش ئەگەر هات و لە 53 ڕۆژ زیاتر بە هەر دینی دایە تۆ زەرەرەکەی کشت و کاڵ حەدی خۆی هەیە لە حەدی خۆی زیاتر تەحمل ناکە بەرهەمەکە خۆ تۆ خۆت زەرەرەکەی ئیتر باوەڕ ناکەم یعنی ئەوەی کە باسیەکەن ئەو زەرەرە و زیانەی هەبێت جگەر لە بەرزکردنەوەی ئاسی بەرهەم استراتیژیەکی گرنگ هەیە لە کەڵگەوە بۆ سەر سفرە لە کەڵگەوە بۆ چەتاڵ تا چەند ماڵەکانی کوردستان ئێستا سفرێکی کوردیان هەیە بەرهەمەکانیان خۆماڵیان استراتیژیەکی گرنگ هەیە لە کەڵگەوە بۆ سەر سفرانی ئەو ماڵانی کەسە لە کوردستان تا چەند خوانەکانی سەر سفرەکان بەرهەمی خۆماڵی بەرهەمی کوردیە تا چەند ئەو هۆشیارە بڵاو بێت و کە کڕگارەکان نەجاتوی کە ئەچن بەرهەمێکی دەرەوە بکڕن با بەرهەمێکی ناوخۆ بکڕن لە وڵی وەکو عەرزم کردی مەسەن هینی کوردی خۆمان ئەو پاکێجینەی با بڵێن ئەو پاکێجینی تەواو نییە لەبەر ئەوە هەروەها بازار مەسەن شیر سعاتێکی بەسەرا بچێ ئەگەر سیارەی مبەڕەت نەبێت تای گەێنتە مەعمەلەکە خراپە بێت ئێوەڵا شیری خۆمان لەوانێت تای وارەش بمێنێتەوە مەسەلەن بڵێن یعنی ئێمە لە ڕووی بە بازارکردنەوە دواکەوتوین و ناتوانین پاکێجینی وا بکەین کە ئەو ئیسفادەی هەبێت کە وەکو وڵاتانی تر هەیەە ئێرانە چێت چوار خیارە بووە کاتە هینەکەەوە خوێتەیەکان ناوێنێ خیار شۆر سێ چوار خیاری بشکۆلێ ئەداتێ 1500 داتێ بە سێ چوار خیاری بشکۆلێ ئێمە ئەو هەموو بەرهەمە ڕێژنە ئەو تا بینین خۆمان فەلاحەکان تەماتە و خیار و ئەوانە کە پارە ناکای ڕێژی سپاس مامۆستا محمود سپاس بۆ بەشداریکردنت لە پرۆگرامی زۆر سپاسەکان هیوادارم بەرنامەکەمان سوود بەخش بووێ و مەمنونتانم زۆر خۆشحاڵ بووین